20 ساڵ پێش ئێستایە و بە نەعلەکانی لە وێنەی سەدام حوسێن دەدات. ئێستا ئەو تاکە نەعلە لە مۆنومێنتی شەهیدانی هەڵەبجەیە. جەواد کازم هاتووەتە هەڵەبجە و لە تەنیشت تاکە نەعل و ئەو حەبلەی عەلی حەسەن مەجیدی پێ لە سێدارە درا دەڵێت هەڵەبجە خاوەنی مێژووی خۆیەتی و قوربانی داوە و حەقێتی بە فەرمی ببێتە 19مین پارێزگای عێراق. كل العراقيين يفتخرون بهذا الموقف. هەموو عێراقیەکان شانازی بەم ڕۆژەوە دەکەن کە دەنگ لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە دەدرێت. ئەوە نەعلەکانی منە کە لە وێنەی سەدامدا. ئەم شارە خاوەنی 5,000 شەهیدە و شایانی بە پارێزگابوونە. پارێزگابوونی هەڵەبجە شتێکی نوێ نییە و پێویستە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیارەکە جێبەجێ بکات و پەسەندی بکات. دڵنیام هەموو لایەن و پێکاتەکانی عێراق لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە یەک ڕایان هەیە و کۆکن لەسەر تێپەڕاندنی. إلى جانب أن تكون حلبجة محافظة. کە سوکاری شەهیدان و هەوڵاتیانی پارێزگای هەڵەبجە دەڵێن بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە منەتکردن نییە بەسەر خەڵکی شارەکەدا، بەڵکو بچووکترین مافی دانیشتوانی شارەکەیە. هەڵەبجە ئەو شارەیە کە هەمویان پێناسی دەکەن بۆی کوردستانی بەجیان ناساندووە، هەر بۆیە کاتی ئەوەیە کە وەفا بەرقەرار بێ بۆ پارێزگابوونی شاری هەڵەبجە هەمویان بۆ کۆدەنجێک کە هەیەیان بۆ لە ڕابردوو ئێستش کۆدەنجیان هەبێ بۆ ئەمڕۆ بەتابێت لە پەرلەمانی عێراق بۆ ئەوی ئەو پرۆژەی یاسایی کە لەسەر شاری هەڵەبجە هەیە دەنگی زۆر بەرز بهێنن لە پەرلەمانی عێراقدا و دڵی هەڵەبجەکان و کەسکاری شەهیدان خۆشکەن بۆ بڕیارێک کە لە پەرلەمانی عێراق دەردەچێت. پاش دوو خوێندنەوەی پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە بڕیارە ڕۆژی دووشەممە لە دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە پەسەند بکرێت و بە فەرمی پارێزگاکە بکرێتە 19مین پارێزگای عێراق و ئەو هەنگاوەش خەڵکی پارێزگاکە دڵخۆش دەکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.